بینای قوتابخانەی مەڵکەندی لە سلێمانی. نیو سەدە زیاترە ئەم بینایە کراوەتە قوتابخانە. بەڵام ئێستا ئیتر کەوتووەتە سەر ڕێگایەکی قەرەباڵغی ناوەڕاستی شارەوە. بێجگە لە جەنجاڵی مەترسیشی هەیە بۆ سەرگیانی قوتابیەکان. بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی دەیەوێت پێشنیازێک بداتە وەزارەتی پەروەردە تا ئەو بینایانەی کۆن بوون یان کەوتونەتە سەر شەقام و شوێنە قەرەباڵغەکان بفرۆشێتەوە و بە داهاتەکەی بینای نوێ دروست بکات. ئەو بینایانەی لە ناو شاردا شمولی فرۆشتن دەکەن ئێستا ژمارەیان گەیشتووەتە 42 قوتابخانە. بیرمان لێکڕەوە دەبێشەکە پێویستە چەندی قوتابخانە خوێنگامانە لە ئێستا بۆ بەشوێنەکانە بۆ شوێنشی بازرگانی پێویستە بیێن بە سەرمایەدارەکان لە باتی ئەوە کێمەێنێ چەند خوێنگایەکمان بۆ دروستکرد لەو شوێنەی کە ئێستا بۆ بە گەڕێکی قەرەباڵغ ئەگەر ئەمانە لەگەڵ ئەو داهاتی فرۆشگا و ئەمانە جێبەجێ بێ ڕەنگە یەکێ لە وەزارەتانی کە تۆزێک تەمیلی خۆی بکە وەزاری پەروەردە بێت. وەکو پشتیوانیەک بۆ ئەو پێشنیازەی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا شارەوانی سلێمانی ئامادەی نیشانداوە تا لە فرۆشتنی زەویەکاندا کۆمپانیا و وەبەرهێنەران ناچار بکات تا لە پای تێکدانی هەر بینایەکی قوتابخانە بینای نوێ دروست بکەن وەکو جێگرەوەی بینا تێکدراوەکە. داوامان لە تربیە کردووەمانە خۆشبەختانە هاتوونەتە پێشەوە لە هەوڵێکی زۆرن ئەو شوێنە نەگەر وەربگرینەوە لە ناوەندی شارای ما بینە خاوەنی 6 پاڕ بۆ نمونە پشتی محکەمەی کۆن ئەو کە مەسەلەن دایری تاپۆی تیا بوو خۆشبەختانە چۆڵ کراوە ئیشی تیاکەین کە بوو بۆ ئایندە بەکاربێنرێت. خەسخانەی شیرەکە کە هی سەحەی سلێمانیە تەندروستی سلێمانیە چکە قەرەباڵغێکی زۆر لەسەر جادەی ئۆرزی باک و برایم پاشا هەیە ئەو شوێنە گونجاوە زەویان بینێ بیکەین بە پارکێکی حەوقاتی بۆی چی ساری ئێواران و عەسرانی ئەو هەموو عایدانە هەیە لەو پارکا کۆبکرێتەوە. پێشنیازی فرۆشتنی ئەو بینایانە خراوەتە بەردەم وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان. وەزارەتیش تاوتوێی ئەو پێشنیازە دەکات. هەندێک بینا هەن ئێستا لە شوێنی بازرگانیدان بەڵام پێش 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا کە دروست کراوە شوێنی نیشتەجێبوون و گەڕک بوو بۆ هاوڵاتیان کۆمەڵی پێشنیار بۆ وەزارەتی پەروەردە هاتووە لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەکانەوە یا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانەوە هەندێک جار لەلایەن کۆمپانیا و سەرمایەدارەکانەوە دەڵێ مەسەلەن ئەگەرم قوتابخانەیە بدرێ بە من شوێنەکەی من سوودی لێ ببینم بۆ پرۆژەیەکی بازرگانی من دەتوانم قوتابخانە دروستکەم. دیارە دوابڕیاریش بە تەنها بۆ وەزارەتی پەروەردە نیە بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی دەوێت و هەندێک جار ڕەزامەندی وەزارەتی داراییشی دەوێت. بەگشتی پەروەردەی سنووری پارێزگای سلێمانی دەناڵێنێ بەدەست کەمی یان کۆنی بینای خوێندنگاکانەوە بۆیە ئێستا پێویستی بە 100 بینای نوێ هەیە. ژاڵە محەممەد ئێنارتی سلێمانی.